بەڕێزان ئێمە وەکو بەشێک لە فێرخوازانی هەڵگری بڕوانامەی ماستەر و دکتۆرا لەسەر بەرنامەی تواناسازی دوایەوەی ماوەی خوێندنەکەمان لە دەروەی وڵات کەوتە ئەو ساڵانەی کە حکوومەتی هەرێم ڕوبەڕووی قەیرانی ئابووری و شەڕی داعش بووەوە بەمەش نەتوانرا شایستە دارایەکانمان لە کاتی خۆیدا بۆ خەرج بکرێت وەکو قەرزێکی یاسایی و شەرعی لای حکوومەت مایەوە بەڵام بەداخەوە تا ئێستا دەستی بە دەستیمان پێدەکرێت و هیچ ئاسۆیەک نابینین بۆ پێدانەوەی ئەو بەشەی لە شایستە دارایەکانمان کە وەکو قەرز ماوە لای حکوومەت ئەمە لە کاتێکدا مانگانە پارەیەکی زۆر لەو فێرخوازانە وەردەگیرێتەوە کە خوێندنیان لەسەر بەرنامەی تواناسازی تەواو کردووە و قەرزاری حکوومەت بوونە ئەمە جگە لەوەی لە ئێستادا وەزارەتی خوێندنی باڵا خاوەنی سەرچاوەی دارایی خۆیەتی و بە ئاسانی ئەتوانرێت ئەو مافەدارایی ئێمە بداتەوە و چی دیکە لە چاوەڕوانیدا نەمان هێڵێتەوە و شەرمەزاری لای ئەو کەسانەمان نەکات کە بۆ تەواوکردنی خوێندنەکەمان پەنامان بۆ بردن و قەرزمان لێکردوون و حکوومەت و وەزارەتی خوێندنی باڵا دڵنیا ئەکەینەوە کە بە هیچ شێوەیەک دەست لە مافە یاسایە و شەرعیەی خۆمان هەڵناگرین و ئامادەی گرتنەبەری هەموو ڕێگەیەکین تا ئەو کاتەی حکوومەت بڕیار لە گێڕانەوەی ئەم مافەمان ئەدات هەروەها داواکەین بڕیاری ڕێگەنەدان بە خوێندنی دکتۆرا بۆ ماوەی 5 ساڵ دوای بەدەستێنانی بڕوانامەی ماستەر بۆ فێرخوازانی دەرچووی بەرنامەی تواناسازی هەڵبوەشێنرێتەوە چونکە ئەمە جگە لەوەی بەشێک نییە لە گرێبەستەکەمان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا لە هەمان کاتە دواخستنێکی زۆرە لە نێوان دوو بڕوانامەدا و چەندین زیانی زانستی هەیە و لە هەمان کاتە بۆ ئەو فێرخوازانەی تەمەنیان بەرەو هەڵکشانە ئەم بڕیارە ئایندەیان بۆ بەدەستێنانی بڕوانامەی دکتۆرا ئەخاتە مەترسیەوە